تەواوی زانیاری و وردەکاری یەخستنەوەی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ عێراق و چۆنیەتی زیادکردن و جیاوازیەکانیان لەم ڕاپۆرتەدا ڕوون دەکەینەوە. لە ئێستادا کەمترین موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان 220,000 دینارە، بەڵام لە عێراق 500,000. ئەمە بێجگە لە زیادکردنی بڕی 100,000 دیناری تر وەک گرانی بژێوی. هەروەها لە عێراق هەر فەرمانبەرێک کاتێک خانەنشین دەبێت بڕی 12 موچەی تەواوەتی بە دەرماڵەکانەوە پێدەدرێت، بەڵام لە هەرێم 6 موچەی بنەڕەتی بەبێ دەرماڵەکان دەدرێت بە فەرمانبەر. دوای چەندین ساڵ لەم جیاوازیە دوجار ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە 3 تەمووزی 2024 بڕیاریدا بە هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان لەگەڵ هاوتاکانیان لە عێراق و پابەندبوون بە بڕیاری دادگای فیدراڵی و جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کە لە ڕۆژی 22 یانزەی 2022 لەلایەن دادگاکەوە بڕیاری لەبارەوە درا. یاسای ژمارە 9 خانەنشینی عێراق لە 1/1 2014 چوەتە بواری جێبەجێکردنەوە و 10 ساڵە کاری پێدەکرێت. بۆیە لەمە دووە لە هەرێمی کوردستانیش جێبەجێ دەکرێت و 227,541 خانەنشین لەم یاسایە سوودمەند دەبن کە بەوەش نزیکەی 50 ملیار دینار بۆ کۆی گشتی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان زیاد دەبێت. بەپێی یاساکە ئەوانەی بەر لە ساڵی 2014 خانەنشین کراون موچەکانیان لە 500,000 دینار کەمتر نابێت، بەڵام ئەوانەی دوای ئەو ڕێکەوتە خانەنشین دەبن بڕوانامە و ساڵانی خزمەتیان بۆ هەژمار دەکرێت و موچەکەیان زیاتر دەبێت. سارا ئەحمەد بەڕێوەبەری ژمێریاری خانەنشینی سلێمانی ئاشکرای کردووە ئەگەر خانەنشینکرا و زیندوو بێت و موچەکەی 500,000 دینار بێت ئەوە 100,000 تری بۆ زیاد دەکرێت و دەبێت بە 600,000 دینار، بەڵام ئەگەر خۆی لە ژیاندا نەما بێت و یەک وارسی هەبێت ئەوە 320,000 و لەگەڵ 100,000ەکە دەبێتە 420,000 دینار. هەر لەو چوارچێوەیەشدا ئەگەر وارسی خانەنشینی کۆچکردوو 2 کەس بێت 360,000 موچەی خانەنشینەکەی دەبێت لەگەڵ 200,000 دینار دەرماڵەی بەخشین بۆ هەر یەک لە 2 وارسەکەی، بەوەش کۆی موچەکەی دەبێتە 560,000 دینار. هەروەها ئەگەر وارس بریتی بوو لە 3 کەس یان زیاتر ئەوە موچەکەی 400,000 دینار دەبێت. بۆ هەر وارسێکیش 100,000 دینار دەرماڵەی بەخشینی پێدەدرێت، بەوەش کۆی موچەکە دەبێتە 700,000 دینار. سادق عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێمی کوردستانیش ڕایگەیاندووە چاوەڕوان دەکرێت لە مانگی تەمووزەوە موچەی خانەنشینان بەپێی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق دابەش بکرێت و لە ئەگەری جێبەجێ نەکردنیشی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراق کەم تەرخەمی بکات لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار دەکەن. هەوکات بڕیار ڕەشید ئەندامی لیژنەی ئابووری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کردووە بە مەبەستی ئەو پرسە بڕیاری پێکێنانی لیژنەیەکی هاوبەش لە نێوان بەغدا و هەولێر دەرکراوە و دەبێت لیژنەکە لە 60 ڕۆژدا کارەکانیان تەواو بکەن. بەپێی یاسا لە عێراق فەرمانبەر لە تەمەنی 60 ساڵی و لە هەرێمی کوردستانیش لە تەمەنی 63 ساڵیدا خانەنشین دەبێت.